ئەزن هەبرە خۆدمە جەمە بڕێز فێسەڵ یوسف ئەندامێ دەستەیە سەرۆکاتی ئەنجومەن نیشتیمانیا کورد لە سووریا و کۆلگەرمنا مامۆستا فێساڵ قوناغا دوێ دەمەکی درێژ پێکشاند هینا دانوستاندنژی بەردەوام من دخوازم دەستپێکە دەتێ ڕۆناهیە بخێسەر داوین پێشپەچوونێن دانوستاندناندا و پشترامە بێن سەر خاڵن و دەنگۆل سەر هاتنە بەڵاوکردن کەرمکە سلاف اشترى وتماشفان هجارة اركي دمك دريج سرا درباس نبويا الجور تشتيجو تيخوستن ايرو ام وك انجمنان اجتماعي كردي وك بارتي يكيتيان اجتماعي كردي ام قاربن بكن دي كفتنكي الجور برجوان دي ملتي كردوي يعني ام بربيتن جوري ببريك الهرم كردية روجافاي كردستان بربي بدن نتشتكي بشارتية يعني دما درباسبوية عادية تنش عادية خدا برياري قو دايو چيكرنا ريفا بريا وكار وباري قو كري اوا قو ايرو عم تخازن تبلي ببن قو ببي بنقهك ايدي يا ملتي كرد تمامي بي نيا عاليكي تني بي حتى انا يعني ما كاريبو نرينك سياسيها بش جهيريز قرتني الجم كسن سياسي اد اوبوزيسيوني ودربي اوبوزيسيوني دا ما حتى هذا نستاندن كريه بنقها ريكفتنا دهو كي 2014 يا قوب عبديريا جنابي سروك مسعود شيبوي ما قلتو بيش السر كريه قال لك خالو انجاميك وهنجي 2014 هنجي نها قال لك فراد بي يعني نها مثلا لفكرك سياسي كردي بلند اواقو خدي بريقي سياسي واستراتيجي بي بالنسبه مسألة ملتي كرد وشارنوساوي مسألة برياري آشتيانا شر تمامي بيرا هرو هاجي كاربي چتشتكي بمسألة كرد وغريداي قوبي بريار كرند في آلية بملتي كرد وبي ما في ما بيلي فقري بي قولي فقري يا هليني يا بعد ليني تشتكيولو نونرتيا ملتي كرد بكي قاربي برا خزاريه جملتي كرد ربكي تيدا جيرو ام سرت سكنن نوقو هناك بلد كنش خولا بس مسألة راك عندني القور نسبة وبلد كن القور خوا ام تخوازن او نسبيك وهي ايرو ام دالي قوملتي كرد ما تيدا باش داربي نهر دالي تاني ازفينا جارك يبتدوا السياس ريجم راستي تيدا نينا جبل انجمنان اجتماعي كردي بريجي يعني بارتين كردينا كسيسر بقنا جباكا سفينا قاسي ويجي كسك الدربة نميني يعني أبقو تريقو تين إنه ولا خوازن خلكي دور خن أو راستي تيدنينا أو شي بيت شي قو براستي أو لي بقر برا رنجك بيقو هالوستا كردي يك بدي نشاندان قاسي ويجي إنك مسائلة ما أنا إيقو ملبت دبيجي مسألة شارع لشكريانا شارع مسألة قرتيا مسألة شارع بريقو كردي كردي سوريا روجافاي كردستان او ريفبريا يمكن بقاسي مسألة شارنوسا قرتيا اف تمام ام ايرو سر سكرن بقاسي او ريفبريا قو تشيبي ريفبريا قو برا ملتي كرد تمام تيدا باش دار بي ريفبريا راستيك بي وقت جانا دبيجن آستانقائية او تقريزي هري مظن وقتي دبيجن خلق تمام تيدا باش دار بي ام سرويت سكرن قو شركاتيك برام لتيمة تكنوقراط سياسي تمام دو يريفا بريدة باش داربي قابي قوتينا عبيتن قابيتن قابن قوبرا جهقرتي بن قابن نت قابا كبابي جيب شارك قابا باش دبا قري جاركتي دوبارت كم اب قوتني قوتينا قوتن هرقاب ويكسر وبلي خوال الفرد درا هاتيني القور قوفي جا عالم جي وهر يكي القور خواه تشتاب دي ام بردوام انجباتا دو ايرو صبا ام هي بردوام لي ام مصرن قو ام ريكفتنا كيتشيكن يك هالوستا كردي او تشتيقو بري ريكفتني بري دا تشيبوي نما دوباره ببن ريكفتن قو نيا دا يا بياملتي كردبي يا قوملتي كرد باريزي يا قو عبديريان عبدولتي نتني فيري فبريه نرينا سياسي جيبي باراستن قو صبح عملية سياسي يا قو فراب بي ام تبدا باشا ما مستقصد ناو بروبلم ابقاسي وقتيكو ام بحفدور درونن وامكارو بارات كن قو خرد كرنا رولا ملتي كرد عملية سياسية سوريا دا سوريا برسا هاري قرين إنها ملاتي كرد
گوتنا هەری دەرکەتێت قوناغا دوێدا خالە هەری گرنگ و هون سەرڕێک کەبن ئان گوێیەک نەرین بن لێڤەگەرا کوردیە هاتیە بەڵاوکردن و ببی ئاوا هەتێدا بەشکردن چل کۆ 10 زائد 10 ji ئەنەکە سێرەیە و چل زائد 10 ji پارتیان یەکیتیا نیشتیمانی کوردیرەیە دوور دەتێت بێژێ مێ تەبا ئالیان بەشدار بکەن ئەف دابەشکردن بە چ ڕەنگی حتا چرادەیەکەیە ڕاستە بێژن هەنێک ئالی دیژیت بێژن و ڕێککەوتن سەر لێڤەگەرا کوردی بداوی هاتیە چەند ڕۆژێکی دی کۆنگرێ ڕۆژنەمەبەری ژۆرێ دارخستن بێژێ چێکەرم کە کۆنگرێ ڕۆژنەمەوانی ئێگۆ دبێژێ ئەو خۆرە دبێژێ ئەم دخوازن کۆنگرێ ڕۆژنەمەوانیمان هاوەختێک گواستەرە دیشتەغلم دیسە ڕۆژنەمەوانی و ئەوە ماش دەستپێکێ دەگوتیە بەری نەرینا سیاسیە بەش و حتا تالی خالێ گۆهەی گۆدوێ ئەم تێدە بگەنە هەفتوو نەرینا سیاسی هەفبەش ڕێکەفتنا دهۆکێ ji serê heta binê wê meselê rêvebrîne, meselê leşkerîne, meselê paraxtinê me yani lêvegera timam meselê ev tiştê nakûkîne, tiştê qedayê got bi hawerî xurtir bibe, ev timam heta em nekin, em dibêjin ya rêkeftinek seranser bi hevdû re ya xalekî tenê wela lêveger û em ê kongrê rojnamevanî çêkin û ew ne مامۆستا بەس حازم سەرە زەلال کەم مامۆستا فەیسال مامۆستا فەیسال ئەم دەبێژن بۆ سبە ڕێکردنێک چێبوو وەختێ دبێژن ستاننا بریارێ بتەوافکە نا هەما هەر یەک ماف پێرە هەبێ بۆ بریار بێ ستاندن بێژێنە تمام هەرێ تێک هەرێ مامۆستا فەیسال ئەو ئالیە بێ دانی بەس کەرەماتە مامۆستا فەیسال حازم سەرە زەلال بکەم گو ئەم نەرینێ ما سیاسی ئەم کاربن هەردوورە گۆتوبێژ بکن گۆر بەرجەوەندەی ملەتێ کورد و وێرێکردنێ گۆ بنگە ژێرا بێ خرا نەبێ گۆ بریار یەک بێ مامۆستا فەیسال بەس خوازم شتەرە زەلال بکەم کۆنگرێ ڕۆژنەمەبانی نەبە بەستاوان و کۆنگرێ داوی ڕێکەفتنا داویە نابەرە ئەنەکەسە و پارتێنێکی تیا نیشتیمانی کوردیەمە بەستەوانەکەیەوە کە چاوانە نەرینە سیاسی دەماکوون سەر یەک نەرین بوون لەسەرێ و کۆنگرێکی ڕۆژنەمەبانی دارخست بەژن لە دەربارەی لێڤەگەرا کوردیژی کۆنگرێکی بووی ئاواییەوە لێ دارخستن کوێش خەڵکی لە ڕابگەێنن و با لەسەر لێڤەگەری لەفکردنەمە بەس جێ ئەبە لەفکردن ئەوە ئەوا گۆ حتان هە ئەم فەبرە درونن و ئەم گەلێک تشت بەر هەفتچن و ئەم ڕحەتی تا ئاستانگاییە گۆ هەی ئەم هەر یەکی دڤەگەرن و دانوستاندن سەر بکەن جاودێریە ئەمریکانە کۆنگرێ ڕۆژنەمەوانی ئەوە یا گۆ هەری سەرەکە گۆ ئەم کاربن بە داوی بێنن مەسەلا ڕێکەفتنێ لێ تەسریحە ئەم تجاریمە نەدایە پاش تجاریمە نەگوتیە ئەم نەبەردەوامن دانوستاننا و گۆتوبێژە ئەم حتان ها دانوستاندنا بە هەفتوورە بکەن و بەردەوامە یانی ئەما مەسەلا غایە نە مەسەلا کۆنگرێ ڕۆژنەمەوانیە بقاسی بەردەوامیە چارەسەرکردنا ناکۆکیە هەی و ڕێکەفتنێک گۆر بەرجەوەندێ ملەتەی کورد بێت باشە مامۆستا فەیسال دەربارێ ئەوەی کوتبژن لێڤەگەر هاتیە دابەشکردن 40 زائد 10 40 زائد 10 تچاوە بەرسباوە دەشبەر دەنگۆکە گەلێکی بخوات ڤیرەنگی ڕاستیە بەڵێ مامۆستا فەیسال ئەوا گۆمەگۆتیە ڕاستیەکە ئەوا گۆمەگۆتیە چل و دە چل هەر ئالیەک هەر چارچەوەکیوێ چلی چل ژوارە دەوێ دەربەی خۆ دەینێ لێ ئەو هەر دەهەیە گۆ بێنە دانینجی دانوستاندن بوارە گۆبرا بە هەفتوورە یەک نەرین یەک هەلوەست بێ نەسبە چلێ پەیەنەکە یان ئەنجومەنێ دەیەک و هەر یەکی دەینێ نەرینێ وال ئالیکی بێ و نەرینێ ئێریترێن ئالیکی بێ نەرینێک سیاسیە بەش هەیە استراتیجیەک هەیە و سەروی ئەساسی و دانوستاندن بێ ڕاستە یعنی مامۆستا فەیسال بەست هاتە هەرەک و چل ئەو بەشێ سەرەکەی وایە بەحرا ئەنەکەسە و پارتێنێکی تیا نیشتیمانی هەرەکە چلێوە ژوا بیستاژی ئەو بزی کۆرنە دانی نوێ دانوستاندن نابەرە ئەنەکەسە و ئالیدن دەبێ ینی هەوژی دەبێت سەر یەک نەرین بن نا ئەنجومەن وێ چلی وێ داهاشی ناونیشانکێ ئەس قەستکەم چلێ گۆ ئەنجومەنش خۆی ئەنجومەنێ هەردەیە دیژ وێ دانوستاندن بوارە بێ ئەنجومەن گۆنەرینێ وای سیاسی هەلوەستاوە تشتێوە یەک بێ سبەت بریارێدا جیبجیکردنا وێرێکەفتنێدا ڕێڤەبریێدا لێڤەگەری تمامیدا واتە هەر دهێک و مای ده بۆ ئەنەکەسێ و ده بۆ ئالیە دنەژی ئەنەکەسێ وێ بوا دهێ خۆرە گوتوبێژێ بکەوە دیژی ئازادن کی دێن گوتوبێژێ بخۆرە کن هەرکو ئازادە دوا دەهادەژی هەر ئالیەک ئەولۆە لێ ئەستخوازم ببێژم وێ نە هەر یەکی هەرێ هەردەهەیە گۆ دژیتیا ئالیە دی بکە ئالیە دیژی دژیتیا ئەنجومەنێ بکە
بێگومانە هەردهەیە بێنە دانین ئەف لێڤەگەرا کوردی بلندە وێ سەروابێ سەکناندن ئەوێ گۆبرا گۆبراوێ بێن نەوام خەلکێ سەقیم بکەن تمام وڵات پارێزی تمام نەرتی لێ نەرینەکێ لێ کۆلینەکێ گۆبرا ئەو بریارە گۆبرستاندن ڕاست بێ ئەو دهەیە گۆبێ دانی عالیە ئەنجومەنێدا هەردهەیە گۆبێ دانین عالیە پەیەنەکێرە گۆ ئالیکار بن ستاننا بریارێ ڕاست گۆر داخوازێ ملەتی کورد و بەرجەوەندێ ملەتێ کورد ئالیکاریە ئەنجومەنێ و پەیەنەکێرە گۆ سب ئەو ناکۆکیەک هەبێت ئالیکاریە بچارەسەریە نا بنگەها کۆک چاوارێکردنا ji bo hinek mijvera mesela lêk çûna ew kesin got bira karibin alîkarî bin alîkar bin biryara siyasî ya netewî de got pêş ve bin bêrêkeftinê. باشە مامۆستا فەیسەڵ پرسەکە دەنگورد هەیە تا ئاماژە بۆ چەند بەحسا ڕەنگێ دابشکردنا مەرجەیەکە گەلۆ دانوستاندنان گوتوبێژی دەربارەی ئەرک و دەسەڵاتە مەرجەیە هاتیەکردن ینی ئەو مەرجەی کارەوێ چ بێ بریارن وێ بچ ڕەنگی بن گوتوبێژی دوێت باری دەشات نەکردن یانە بێژن ئالیا کارێ مەرجەیە تشتێک بێرەنگی هاتیە گوتوبێژکردن دەستپێکی شتەرە گۆش بۆ دووبارە نەکەم ئەتخوازم بەردا بزەلالی مامۆستا فەیسەڵ بزەلالی بەحس پێناسیە لێڤەگەرێ دەبێژێ ئەو لێڤەگەرا سیاسی کوردی ئەوە یا گۆوێ کاربێ بدێ نیشاندان یەک هەلوەستا کوردی و استراتیجیاتێ بە جارەنووس هەملەتێ کورد بە بێدانین بریارە سیاسی یا استراتیجی چ بریارە گۆ گرێدای ملەتێ کورد بە بێ ستاندن لڤی هەرەمی ئالیە ڕۆژهەلات و باکووری سووریا بە ئالیە هەرەمەی کوردی و ئەونا لێڤەگەرێ حتا مەسەلەی موازنەیە مەسەلەی لەشکری مەسەلەی تەشریعی کاربێ بەت بکێ تعدیل بکێ یا بگۆڕێ ئەبقاسی وێژی نوونەرتیا ملەتێ کورد بکێ ئەبقاسی وێژی دژیتیا ئەرهابێ بکێ ئەبقاسی وێناژی گۆکاربێ تێکلیا و پەیوەندیە خەلکێرە بکێ نەرینا سیاسی یا گۆ هەبەشی هەفتوورە ئەف خالێوێ گەلەکە واتە مەرجعی وێ بریار بدەست بێ بریار دەستەیە دەبێ و تەنفیزی بێن بێژن ینی بریاراوێ نابێتەوە بریاراوێ ناب نسبەت مەسەلەی کوردی وەدیە بریارە سیاسی و استراتیجی نسبەت ملەتەی کورد تمامیە بەڵێ باش مامۆستا فەیساڵ دەربارەی ڕێبەبەری ئەستخوازم تە دەستپێکە دە بەحزی کرد زەبتە دووبارە بکەم دەردا خەڵکش بەر خوازێ بزەلالی هەر بەشەک و بزەلالی وەری ڕوونکردن ڕێبەبەری گوتوبێژی دەربارەیەدا تە بەریا دەمەکێ هەر ئەزووتە بوون تبمرە دەرکەتی تەگوت و ئامادەکاری ڕوونشتێن ئامادەکاری ژێرەتێنەکردن جوینیان ڕا گەلۆ چ پێشکەتن وردەچی بۆ دەربارەی ڕێبەبەریەدا نەهاژی هەنێک تشت هەنا سەر تێ سەکناندن نسبەت مەسەلا ڕێبەبریە ئەم بێنن ئەو ڕێبەبری ئەوە گۆکاربێ خزمەتە ملەتێ کورد بکێ هەرەمەی کوردی ڕۆژاوای کوردستان وەکرێکردنا دهۆکێ هاتی جەزیرێ کۆبانێ ئافرین ئەو ڕێڤەبریا گۆ کار و بارێ وێنا کاربێ ینی خەلکێ کوردێ ڕۆژاوای کوردستان بن سەرخۆ بێ کاربێ برا هەر ئاویدا کاربێ خزمەتێ بکێ دەستایەوێ جیبتیکردنێ تمام ئەو ڕێڤەبری هەنەکیل سەر هاتیە سەکناندن موازنێ دەینێ gelek mesel hene sertê danûstandin lê hê bidawî nehatiye bêhtir em dibişê lêvegera siyasî Kurdî ya bilind dene heta niha em ser wê hinek mesel jî hene wekt wê pênasiya vê rêvebirîwana jî li ser hatiye sekinandin kar û barê wê ewna lê ez dibêjim ew jî danûstandin rojê tê wê ser bê sekinandin wê bêhtir تفاصيل ونافروك أستخدم از ببيجم قوتو بيجي قو حتى انها تيني كرن بنقهاوي ريكفتنا دهوكيا لي خيزي بحنن قالك فرهد بي قالك خال اواقو بيهتر بي ام كاربن برا افري كفتنا قو بيري كفتنك بنقهك بي جيك هالوستا كرديرا دنافو بوزيسيوني دا سوريا باشروج دا قو براي عملتي كرد بله باشا امام مصطفى فيصل تا بحث عفرینی جیکر و ڕێبەبەریاوێ و هەنێک خاڵتە بەحث کردن ڕێخستنامە پەیوەندیان لە عفرینێ بەریا دوو ڕۆژان ناوێت 461 کەسی بەڵگە کردیە و ji dema Tirkiye دەرباس بووە ئەو گروپێن بسەر بە هاتنە گرتن لە عفرینێ تا بنپێکردن دەرحەقەوە داهاتنە ئەنجامدان ئەف دۆسە ئەو مەلەفێ هات و هاتیە بەڵگەکردن وەکە ئەنە کەسێ هونێ چاوە تەفگەرێ پێ بکەن سەرڕایە گشتی و هەروەها لەگەر ئەتیلافێ یعنی ڤیرەنگی پرۆسێکە نابێت و هات بێ بەڵگەکردن ژوەرە هونکارن چه خزمەتێ بکەن وەردە چاوە پێشکەشی
ائتلاف بكون وفي دوسي بحر كنن بيش يعني ما يا وقتيجو عفرين كتير دستيفاكو مي تشكدار يانجي سريكا هني وغريس بي يعني نمونك داني شاندان بالنسبة لجيتيا كرد وما في ملتي كرد وبن بيكرنا ما في مروفا اي ملتي كرد يعني براستي ناي صوراندن افلا لا بورتاغو ايرو دركتي يانجيا صبوي دركبي بن بيكرن تو وقتي نسكنينا افيغو كتني دوري مسألة ارمانجي شورشا سوري وازاديا سوري تماما يعني دوري وين تني هاتنا جبير كرنا تشاوا كتنا مسألة تشتاب دست خوبكن برجواندي واي تايبتن حتى جارنا او بخوب خوشري هفدود كن حتى جو بيجا آلية دي تريتين كارنوا جفكن ايما بريارا ما اودر نرينا سياسيها باش قود ناد آلية كسينا بدولتي دا ام داود كن او كسي جو ايرو كوشبر بونه يا كسي دندرو دا اي جو زرر هاي وانا برنجك او باي دي تري تعويض ببن او كسي جو فا كرياري خرابي بيسي قناه بيجرام حرب دفير سروا ابي سكناتن محاسبه ببن او وين نرينا سياسيها بجده قاسي ويجي خالق بريارات دو بين شهر ده اواغو غريداي خلكي سوري تمامي ده ام ابات كن سرجيت اوا ما في va خلقه وخلقه سوري تمام يجيب طيبتي عفريني السريكه هني جريسبي هر وقتي ما ندا باش وام دعوه تكونوا امي بردوام من دعوه باراستنك شملتي مره بارا دروجيتي ده جول عفريني السريكه هني وجريسبي افتشتي جو زراره ابويا جاره كدي تعويض ببي ابناء بين محاسبه كرن وافكس دوري مساله شورشا سوري وازاديه سوري وديمقراطيتنا كتنا مساله كلها دزيا خو وتشتي خوي خرابي قوتكن ام دنجي خود جهنا دولتي هري ايجو خود بينن خودي رول سوريا دا ودوي هرميدا كالكس باس جوي مامستا فيصل يوسف اندامي دستا سروكاتيا انجمن اجتماعيه كرد لسوريا قلت له قال من بوي كالكس باس